بۆیە زانایان فەرموویانە شوکر سێ ڕوکنی هەیە، هەر کەسێک ئەو سێ شتەی تێدا مەوجود نەبێت تەواو شکری خدای پەروەردگاری نەکردووە. یەکەم لەوانە ئەوەیە کە بە زمان دانی پێدابێنێت، و ئەمما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث، دان بە نیعمەتەکانی خدای پەروەردگاردا بێنی، لە خدای پەروەردگاریانەوە بزانی. دووهەم هەرچی کە پێت دراوە لە خوای پەروەردگاریەوە بزانی. وما بكم من نعمة فمن الله، هەر ناز و نیعمەتێک کە خوای گەورە بە ئێمەی داوە ئینسان لە خوای پەروەردگاریەوە بزانێت، ئەوە ڕوکنی دووهەمی شکرە. سێهەمین لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەو ناز و نیعمەتەی کە خوای گەورە پێی داوی، جا هەر ناز و نیعمەتێکە، هەر چاکەیەکە، لە گزکەترین شتەوە تاوەکو گەورەترین شت ئینسان لە ڕەزامەندی خدای پەروەردگاریدا بەکار بێنێت، ئەو جا شکر و سوپاسی خدای پەروەردگاری کردووە. ئیعمەلوا ئالە داوودە شکرا، شکر بریتیە لە کردار، بریتیە لە ملکەجبوونی خدای پەروەردگار، بریتیە لەوەی کە ئەو ناز و نیعمەتەی خوای گەورە پێی داوی لە ڕەزامەندی خدای پەروەردگاری بەکار بێنی، ئەنجا ئینسان تەواو شکری خوای گەورەی کردووە و ڕوکنەکانی شکری تێدا مەوجودە.